هەر لە خولی نایابی عراق ناسڕێت دوو خاڵی گرنگی لە دەستداونەی توانین سەرکەوتن بەسەر حوسێنی میوانی تۆمارکە و بەنجامێکی نەرینی یەکسان بوون. یارەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی عراق یانی ناسرێ بۆی ئامادەیی یاریگانی وڵاتیەکەی یارەکانی لە شاری ئەولێر و لەسەر یاریگەیانی هەندرێن ئەنجامدات و میوانداریانی حسێنی بنوێ یەکەم ئاسیا دووتیپ وەک پێویست نەبوو کەمترین هێرش بەرهەمێندا مەترسی تاڵ نەکەوتە سەر گۆڵی چکات. هەرچەندە ناسرێ باش دەبینا بەڵام دەرفەتەکانی بۆ گۆڵ تۆمارکردنی سادە و ساکار لە نوێی دووەم مامانچی و ڕێژێرشەکان زۆر کەم بوون بازان شێرزاد خەریک بوو لە هێرشێک بربەستی یەکسانی بشکێنێت بەڵام گۆڵ پارێزیانی حسێن تۆپەکەی جێڕایە یاریشتا کۆتایی بۆ یەکسانیە مایە ئەم شێژ ناسرێ بە کۆکردنەوە حەوت خاڵ لە ناوڕاستی ڕزبەندی دەبینێت یان حسێنیش تەنها سێ خاڵیە و لە کۆتایی ڕیسبەندە. دوو خاڵی گرنگمان لە دەستدا لە یاریگای خۆمان بەڵام خۆتان دەزان تۆی پێ ئێمە چەند کێشەیەک کاری لە تیپەکە کردو یەکەمیان هۆکاری دارایی کە ماوەی نزیکەی سێ مانگە موچە بە یاریزانەکان نەدراوە دووەمین شتیش سێ یاریزان ئیشەگەرمان یاریان نەدەکرد دویان لەبەر هۆکاری دارایی و گۆڵکارەکەشمان ئۆڵۆ ینی گۆڵکاری تیپەکە بۆ پارساڵ بە کارتی سوور لە یاریەکەی تر لە کۆتا خولەک کرایە دەرەوە ئەوە هۆکار بوو چەند دەرفەتێکی ئاسانیشمان بۆ هات نەمانتوانی ینی ئیستیغلالی بکەن ئەگەرچی ئەمڕۆ بە گشتی لە ئاستی پێویستدا نەبووین بەڵام تیپەکەمان یانی هەر سەیتەرەمان کردبوو دەرفەتی باششمان لۆ هات بۆ ئەوی گۆڵ تۆمار بکەین سێ تا چار دەرفەتی 100% گۆڵکردنیشمان لە دەستدا ئەوان هیچ دەرفەتێکی گۆڵکردنیان نەبوو بەڵام ئیتر قەدەر الله ما شاء فعل ان شاء الله ئەگەر خوای گەورە بکاتە قسمەت لە یاریەکانی داهاتوو تەعویزی دەکەینەوە خولەکە دوور و درێژە هێشتا 33 یاری ماوە.